کاکرگیان جاران ئەمە من چەند جارە من باس کردووە بەداخەوە زۆر بەداخەوە جاران ئامریکا لە ڕێگای کولتوری هۆلیڤودەوە لە ڕێگای مایکل جاکسۆنەکانەوە لە ڕێگای ئاڵپاچینۆکانەوە تێگەی زانی چیە کرد کولتوری خۆی ئەبردە هەموو شوێنێکی دنیا ئیستا بە جێگای ئەو تورکیە خەریکە و کاراکە تورکیە چەند فیلمی زیاتر لەسەر ئەکرانە بەداخەوە زۆر جار من ئەوەم باس کردووە ژن نییە لە ئێران و لە وڵاتانی ئاسیادا کە پیازداقی نەسووتابێ بەدەست ئەم فلیمانەوە فلیمەکانیش چین فلیمەکان نمایشی پێڵاوە نمایشی میکیاج و ئارایشە نمایشی شتی جوانە نمایشی کۆمێد و نازانم لیباسە نمایشی جوانیە دوای بێ ئەخلاقی بڵاوە کاتەوە دەبێ عفو بکەن یانێ هەموو فلیمەکانیان زنجیرە درامای بێریوان دژی میلەتی کورد و ئێواران زۆربەی دراماکانەوە تێ دژی میلەتی کوردە زۆر بەیان دۆڵی گورگەکان کوردلار و فاسس چەندین فلیم بڵاوە بووە لە تورکیا ئەسەن جنێویان بە کوردەدا دەیانەویست مەسەرەن دوو عەشیرەتیاندا نابوو هەردوو عەشیرەتەکە لە کوردە ناو فلیمەکە ئەم دوو عەشیرەتە کێشە و جیاوازیان هەبوو بۆ ئەوەی کە نیشانی بدەن کە کورد میلەتێکی بێئەدەبینە بێ نازانم وەحشیە دواکەوتووە تەجاوز دەکات سەر یەکتر بەڵام ئەوان لەمان خراپترن ئێمە لە ژێردەست کیا پەروەردەبووین ئێمە لە ژێردەست ئەو داگیرکەرانەدا پەروەردەبووین بۆیە ئێمە داوا لە دایک و باوکانی کورد دەکەین تۆزێ وریابن تۆزێ بجوڵێنەوە کفر هەتا تەمەنی 6 ساڵ دایک بەو زمانە شیرینە بە زمانی کوردی بە زمانی دایکی خۆی مناڵ پەروەردە بکات دوای 6 ساڵ لە ئێرانە بتکەن بە فارس و لە تورکیا بتکەن بە تورک و لە وڵاتانی عەرەبی بتکەن بە عەرەب ئەمە کارەساتە یانی ئەزانیە مە چی کردووە کاریگەریەکەی چییە کاریگەریەکەی ئەوەیە کە خەڵکی کوردی وای لێ کردووە کە خۆی بە کەم بزانێ خۆی بە دەستکەم بگرێت شەرم کا لەم لاو لەولا قسە بکە پێی وابێ کە فارس لەو پیاوترە پێی وابێ کە تورک لەو پیاوترە جاران لە تورکیا چیان نەکرد بە زۆر ئەچوون مناڵەکانیان نەبرد بە 3 مانگ بە 4 مانگ بە 5 مانگ بە 6 مانگ تەنانەت بە ساڵ منداڵیان نەدەدایەوە بە دایک و باوکەکانیان بە تایبەت منداڵی لادیەکانیش ئەیانیان بر فێری زمانی تورکیانیان نەکرد ئەیانیان بر بە فلیم بە مەدرسە بە هەموو شێوەیەک وایان لیان نەکرد ئەیان هێنانەوە ماڵەوە مناڵەکان بە باوک دایکانیان وەکتەوە بە چ زمانی قسە دەکەن ئێوە عیب ناکەن ئەوێ بە تورکی قسە بکەن لەوێش نووسرا بوو ئەگەر بە تورکی قسە بکەی سەربەرزی ئەمانە کێشن کێشەی کەمیش نین بەڵام ئێمە ئیمڕۆ خۆشحاڵین هەرچەند لە باکووری کوردستان پێکاکا کارێکی وای کرد کە بەڕاستی ئێستا کارم نییە بە هەموو هەڵەکانیانەوە بەڵام کارێکی وای کرد بوو بە ئاگر و ڕژایەک گیانیان ئێمەش دەبێ وا بکەین ئێمە سەر لە شێواین بەڕاستی کولتوری کوردی لە ژێر خەتەرایە موزیکی کوردی لە ژێر خەتەرایە گۆرانی کوردی لە ژێر خەتەرایانە ئەمانە کەوتونەتە ناو تەزەن یان گەورەترین خەتەر ئیتر زمانەکە بە جێگەی خۆی زمان بە تایبەت زمان کۆڵەکەی مانەوەی هەر نەتەوەیەک لەم دنیاەدا زمانە ئەی بە من تا ئێستا چەند جارم قسەیەم کردووە وتومە بەڕاستی تەنیا شتێک کە زمانی کوردی لە مردن ڕزگار کردووە گۆرانی کوردی بووە شۆڕشی کوردمان زیاتر لە چەندین شۆڕشی کورد لە خوێنە گەوزاوە شکاوە ماڵوێرانی بەسەردا هاتووە بەڵام ئەوەی کە زمانی کوردی پاراستووە شاعرەکان و لاوگوێژەکانی ئێمە بوون گۆرانی بێژەکانی ئێمە بوون بەڵام بەداخەوە حورمەتیان نییە ناڵێم هەر حورمەتیان نییە هەیانە خەڵک حورمەتیان ئەگرێت بەڵام لە لای دەسەڵات لە لای حەزبەکان ویان لێ کردووە کە ئەبێک گۆرانی بێژ و هونەرمەند و نووسەر بەگشتی چاوی لە دەستی ئەوان بێت بەڵێ کاک نەجمەدین وەکو بەڕێزیش باس کرد وەکو کاک ناسریش تیشی خسە سەر